پرۆژەیدا ئێمە بەرەو خۆشی دەڕۆین و سەرما و سەخڵەتی تەواو دەبێ و هەر چون ناوچەی ئێمە هەمیشە ناوچەیەکی شاخاوی و چۆستانیەوە و سەرما و سەخڵەتی بێدادی کردو جێژنیان بۆ گرتەوە لەوەی کە بە هەر حاڵ بەرەو وەرزی خۆشی دەڕۆین و بەرەو بەهار دەڕۆین. دەتوانین بڵین بێڵندانە ڕیشەی لە باوەڕەکانی نەتەوەی کووردا هەیە و ماوەیەک بەر لە نەورۆز لە ئاوایی و هەندێک لە شارەکانی ناوچەی خۆمان لە ڕۆژهەڵاتی کوردستان بەڕێوە دەچێت ماوەیەک بۆ ئەو ڕەسمە بەڕێوە نەدەچوو هۆکارەکان زۆرن بەختەوەرانە چەند ساڵێکە لەسەر داواکاری و دڵسۆزی جەماوەرێک ئەو ڕێو ڕەسمە زیندوو بۆتەوە. چاوگەشەکانمان بین چونکە ئەوانەوەی دواڕۆژی ئێمەن کە ڕازاوە و ئاوەدانە خاکی پیرۆزی ئەموانە ژوان باخچەی خۆنی منداڵان بە خێراتتانەکەی ئەم زۆرە چالاکیانە هەم گرنگی زۆرە بۆ بەرزکردنەوەی ئاستی زیرەکی و توانای زیرەکی و لێهاتووی مناڵ و لە هەمان کاتیش کاریگەریکی زۆری هەیە لە پێکەوە بەستنی خێزانەکانی مناڵ پێکەوە کە بە نەتیجەش ئەمەش کاریگەریکی باشیە لەسەر گەشەپێدانی کۆمەڵایەتی بەگشتی. کۆبوونەوە و سیمینار و کۆبوونەوەمان بۆ سەرجەم باخچە حکومی و ناحکومی ئامانجی ئێمە لەم پێشبڕکەی زانستیە ئەوەیە گەشە بە توانەکانی مناڵ بین چونکە لە 4 ساڵ و 5 ساڵی تەمەنی باخچەیە دروستبوونی کەسایەتی مناڵە هەروەها کە قۆناغێکە کارەکاتە سەر قۆناغەکانی تری داهاتووی کەسایەتی ئەو مناڵە لەو تەمەنەیە دیاری ئەکرێت و خولیان بۆ ئەەکەینەوانێت بە مەبەستی زانینی توانای مناڵەکان بزانین ئایا توانان پێشتۆتە چه حدێک هەروەها ئەمە بۆ خۆشیەک بخێنە دڵی ئەو مناڵانەوە نەک پێشبڕکەیەک بێت لە بینی مناڵەکان لایەنێک دۆڕاوە بێ و لایەنێکیان براوە بێ بەڵکو بۆ خۆشیە بەشداری بکەن هەموو لایەنەکان وەکو یەک بێ. ئەم پێشمەرگە ڕۆژاوای کوردستانینە vêgavê em ê serê çiyayê gara bo xatirê sê hirçê em rizgar bikin serê vî çiyayê Kurdistanê em divin çi xelkekî Kurdistanê jî her wisa bî bes ji bo welatê me xweş bibî rizgar bibî bi nav û deng bibî ma çima welatê her kesekî heye em divin welatê me ji em jî xwedî welat bin. Tamam. ام وی فرمانگاه جنگا دو که افرا آماده بودن الویره کار آزاد کنه کو سحر چا هر سروشتی کردستانه و مجاره کادی بردن سروشتی کوبیتا پالدره کو خرکی ما برداوامی کار سرنده بکت کو کشنا جانورات تشته که قدغه گیری و نه باشه انی جانورا جی دوید پاراستن ای بو هبید دانه اینا قرکرن و سروشتی ما بیانورای جانه